بەشار ئەسەد لەکوێیە و بۆچی شوێنەکەی ئاشکرا ناکرێت؟ سەرۆکی هەڵاتی سووریا چۆن هەڵات؟ دوای زیاتر لە 50 ساڵ حکومڕانی بنەماڵەی ئەسەد لە سووریا ئەو دەسەڵاتە بە یەکجاری کۆتایی هات. بەشار ئەسەد دوای سەرهەڵدانی بەهاری عەرەبی بە پشتیوانی رووسیا و ئێران بەرگەی 13 ساڵی گرتو مایەوە. بەڵام کاتێک هێرشی گروپە چەکدارەکان لە حەلەبەوە دەستی پێکرد، بەشار ئەسەد بەرگەی 13 ڕۆژی نەگرت و بە یەکجاری ڕووخا و هەڵات. بنەماڵەی ئەسەد 50 ساڵ حکمی سووریایان کرد. بەشار ئەسەد کە لە ساڵی 2000ەوە سەرۆکی سووریا بوو، سەرنجام کۆتایی بە حکومەکەی هات و دەسەڵاتەکەی ڕووخا. بەپێی هەواڵێکی ماڵپەڕی ئاکسیۆس، بەشار ئەسەد سەرۆکی هەڵاتوی سووریا درەنگانێکی شەوی ڕابردوو چۆتە بنکەیەکی سەربازی رووسیا لە حمێمیم تاوەکو لەوێوە بەرەو مۆسکۆ هەڵبێت. بەرپرسێکی ئیسرائیلی بە ماڵپەڕی ئاکسیۆسی ڕاگەیاندووە درەنگانی شەوی ڕابردوو ئەسەد دیمەشقی بەجێ هێشتووە و بەرەو بنکەیەکی سەربازی رووسیا هەڵاتووە تاوەکو لەوێوە بچێتە مۆسکۆ. پێشتر ئاژانسی ڕۆیتەرزیش ڕایگەیاند فەرماندەی سوپای سووریا ئەفسەرانی سوپای ئاگادار کردوتەوە لەوەی دەسەڵاتی بەشار ئەسەد کۆتایی هاتووە و بەرە بەیانی ئەمڕۆ لە دیمەشقەوە بەرەو شوێنێکی نەزانرا و هەڵاتووە. لەم بارەیەشەوە ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ زانیاریەکانی ڕۆیتەرزی پشتڕاست کردەوە وتی بەرەبەیانی ئەمڕۆ ئەسەد بە فڕۆکەیەک وڵاتی بەجێ هێشتووە. لەلایەکی ترەوە هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند کە بەشار ئەسەد زیندووە بەڵام شوێنەکەی ئاشکرا ناکەن. هەموو ئاماژەکان وان کە ئەسەد بەرەو رووسیا هەڵات بێت و لە شوێنێکی تایبەتی سەربازی لە مۆسکۆی پایتەخت پێشوازی لێکرابێت. بەڵام هێشتا چارەنووسی ڕوون نییە، چونکە هەندێک سەرچاوەش ئاماژەیان بە دیارنەمانی فڕۆکەکەی لە ئاسمانی شاری حومس کردووە و لەگەڵ ئەوەش دەڵێن ئەگەری هەیە ئەسەد بەرەو ئیمارات چوو بێت و لەوێوە ڕووی لە وڵاتی سێم کردبێت. هەرچۆنێک بێت بەشار ئەسەد تا دوێنێ ئەم کاتەش سەرۆکی سووریا بوو، بەڵام لە کەمتر لە 24 کاتژمێردا کۆتایی بە ژیانی حکومڕانی و سیاسی و دەسەڵاتەکەی هاتوو ئێستا خۆی لە هەموو جیهان شاردۆتەوە.